ڕێکخراوی داکۆک بە خێراتنی هەموو ئەندامان و چالاکوانان دەکات لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا کە سیویەکی ئابە شەڕی ناوخۆی تێدا کراوە لە ڕابودووردا لە نێوان دوو حیزبی هەمیشە گەندەڵ و بێبەرپرسیار و بەرامبەر بە خاک و خەڵکی هەرێمی کوردستان. سیویەکی ئابی ساڵی 1996 هەموو کورد واقعی ڕووماکات تێبینیان دەبابەکانی سەدام بردومانی شار و شارۆچکەکانی کوردستانی باشووری دەکرد بە جامانەی سوورەوە. پارتی بەڕابەرایەتی بنەماڵەی بارزانی جارێکی تر دەستی لە ملانی دوژمنانی کورد کردەوە و جارێکی تر دوای ئاشبەتاڵێکی تر خۆی کرد بە دەواازەی شاردا و لەگەڵ سەرانی حیزبی بەعسی پێشوو نەشیەتی بۆ سەدام دەوتەوە. دەکرێت مێژوو ئەو ڕۆژانە لە یاد بکات، دەکرێت ئێمە خاکی کوردستان و خیانەتی گەورە لە یاد بکەین، دەکرێت 6,000 شەهید براکوژی لە یاد بکەین کە لە نێوان پارتی و یەکێتیدا نەخێر بەڕێزان ناتوانین نازانین چۆن دەکرێت ئەو دوو بنەماڵە خۆیان بە سەروەر و سەرکردەی باشوور بزانن. لێرەوە هەر ئەمڕۆ داوا لە هاوڵاتیانی باشووری کوردستان دەکەین ئەو دەسەڵاتە مەحکوم بکەن و لەسەر سندوقی دەنگدان ئەم ڕۆژە و هەموو ڕۆژێ پڕنەهامەتەکانی میلەتەکەمان لەبیر بێت و سزایان بدەن. تۆڵەی شێروان شێروانی گۆدار سێباریان لێ بکەنەوە و کە لە ناو زیندان ئامانیان گرتووە، تۆڵەی زیندانیانی بادینانیان لێ بکەنەوە، تۆڵەی مامۆستا بەدڵبەرواری و شفات سەعید و هەرێم ڕەفعەت و بێروڤان ئەیوب و نەزیرە بەرواری و قارەمان شوکری و ئومێد بەڕوشکی و هەروەها تۆڵەی مامۆسای بێتاوانی ئیسماعیل سووچێی و چەندین زیندانی تریان لێ بکەنەوە. ڕێکخراوی داکۆک 31 هەشتی 2023